ئیسلام وا فێری نەکردوین ئێمە منداڵ بکوژین. ئیسلام لەکوێ هاتووە منداڵ بکوژی؟ لەکوێ هاتووە ئافرەت تەعدا لە ناموس و شەرەفی ئافرەتکەی؟ لەکوێ هاتووە تەعدا لە پیاوێکی بەتەمەن منداڵێکی بەسە زمان؟ لەکوێ هاتووە ئەمە؟ لە قورئانە هەیە، بینیتانەیەوە، لە فەرمایشتە بینیتانە نییە، بەڵام لە دەستوری ئەمڕۆ هەیە، لە دەستوری ئەم وڵاتانە هەیە. مرۆڤێکی خۆیان بکوژی هەموو دنیا دەنا هاوار دەکەن و منە، بەڵام هەموو دنیا تیا بچێ ئەوەی کە خۆیانی نەبێت تەبیعیە لایەن. بۆیە ئازیزانە خۆشەویستان بزانین ئێمە یەکەم لەو خاڵانە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بەلای خوا. وەڵڵا ئەگە خوا سەرمان نەخا هەموو دنیا کۆ بێتەوە ناتوانین سەرمان بخا. وەڵڵا ئەگە خوا لەگەڵمانە نەبێ هەموو دنیا ئیسفادەی نییە بۆ ئێمە. چونکە چاک بزانین پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم چی بوو؟ چی دەسەڵاتی هەبوو؟ هەموو پێغەمبەران چی بوو؟ پێغەمبەران ڕایانە کرد. پێغەمبەر موسا لە دەستی فیرعون ڕایە کرد، پێغەمبەرانی تر لە دەست قەومەکەی ڕایە کرد. کێ سەری خست؟ خوا گیان پەروەردگار. ئەوانەیشی کەوا لە دوای ئەوان ئەسحاب و یاوەران و پیاو چاکان کە هاتوون هەمویان. بۆیە ئازیزانە خۆشەویستان ئێمە بزانین ئیسلام دژی ئیسلامە. ئیسلام هیچ کاتێک هەر کەسێ بەناو ئیسلامەوە قەتڵ عامی خەڵکەکە وەڵڵاهی ئەوە ئیسلام نییە، وەڵڵاهی ئەوە ئیسلامی بەکارهێناوە بۆ مەرامە گڵاوەکەی خۆی بۆی گەلێک لەناو بدا، بۆی قەومێ بکوشێ، بۆی خاکێک داگیرکە.